دکتۆرە نیشانەکانی کلۆربوونی ددان چیان؟ چۆن بزانین کە ددانەکانمان کلۆرن؟ نیشانەکانی کلۆربوون نزاخان بەپێی ئەوەیە کە تا چ ڕادەیە کلۆریەکە ڕۆیشتووە. کاتێک کە دەبینین کلۆری ددانەکە تەنها لە چینی یەکەمە، چونکە ددان لە سێ چین پێک هاتووە، چینی دەرەوە و ناوەڕاست و هەروە چینی ناوە، هەتا چ ڕادەی کلۆریەکە ڕۆیشتیە بەپێی ئەو کلۆریە نیشانەی دەبێتن. کاتێککە کلۆریەکە زۆر کەمەوە لە چینی یەکەمدایە، نەخۆشەکە یاخۆ چارەسەرخوازەکە هەست بە هیچ ناکاتن و بۆیش زۆربەی چارەسەرخوازەکان درەنگ یعنی بە خۆیان دەکەونیەوە خۆ تاوەکو ئازار پێیا دەکات ددانەکەی، ئەو کاتە دەڵێتن ددانەکەم کلۆرە. کاتێککە کلۆریەکە دەگاتە چینی دووەم و چینی سێیەمی ددانەکە، نەخۆشەکە هەست بە ئازار دەکاتن، دانەکەی هەستیار دەبێتن بۆ خواردن و خواردنەوە سارد و گەرم و هەروەها شیرینەکان. وە کاتێکیش کە دەگاتە چینی سێیەم، ئازارێکی زۆری دەبێتن، تەنانەت شەوان لە خەوی دەکاتەوە و هەروە ئازارێکی لە ناکاوی دەبێتن کاتێک کە کلۆریەکە زۆر دەبێتن. واگەر هەر چارەسەریش نەکاتن، ئەوە دەبێتە هۆی لە دەستدانی ددانەکەی و هەروەها تووشی نەخۆشی یا خۆت ئیلتیهاباتی ددانی دەکاتن. بۆیە نیشانەکانی ئەوەتان بەپێی ڕۆیشتنی کلۆریەکەیە. و هەروەها یەکێکتر لە نیشانەکانی ئەوە تا گۆڕینی ڕەنگی ددانەکە. کاتێکە کلۆریەکە بیدایەتی یاخۆ لە سەرەتای دروستبوونێتی تەنها ڕەنگی ددانەکە کەمێک دەگۆڕێتن و دەبێتە سپیەیەکی تۆخ. و کاتێک کە زیاتر دەڕوا دەگاتە چینی دووەم و سێیەم، ڕەنگی ددانەکە دەگۆڕێت بۆ قاوایی و هەروەها بۆ ڕەشیش. وەکێکی تریش لە نیشانەکانی ئەوەیە نەخۆش هەست دەکاتکەوە ددانەکەی کون بووە یاخۆت بۆشاتی هەیە لە ناو ددانەکەی، ئەمانە بریتین لە نیشانەکانی کلۆربوونی ددان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.